بەخێر بێن دیارە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا سەردا بەڕێوەبەری پەروەردەی دوکان سەردانی ژمارەیەک مەکتەبمان کرد ژمارەی قوتابخانە لە سنووری ناحیەی بنگرت و دیارە بەرنامێکمان دانابوو بۆ سەردانی قوتابخانەکان بکەین ئەو قوتابخانانی کە پێویستیان بە نۆژەنکردنەوەیە یان ئەو قوتابخانانی پێویستیان بە دانانی کابینە هەیە بۆی خوێنیان تێدا بکرێت و ئەو قوتابخانانش کە لە سنووری ناحیەکەمان کراون و تەواو نەبوون بەهۆی قەیرانی داراییەوە وەستێنراون و سەردانی هەمووی ئەوانەمان کرد و دیارە لەو مەکتەبانەدا زیاتر لەو قوتابخاناندا چەند پێشنیارە خرانە ڕوو بۆ ئەوەی کە ئەو گوندانەی کە قوتابخانەیان نییە بخرێنە بەرنامەی ساڵ 2015 و بینان بۆ بکرێت و ئەو شوێنانی کە ئەو قوتابخانانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوەیە بە شێوەیەکی کاتی هەم نۆژەن بکرێنەوە هەم کابینیان بۆ دابدرێت و دیارە کراون زۆر لە سنووری ئێمەدا هەم بینای قوتابخانە کراوە هەم کابینیان بۆ دانراوە بەڵام هەندێکیان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە دیارە لەگەڵ جەنابی مامۆستا سەردار بەڕێوەبەری پەروەردەی دوکان گرفتەکانیان زۆریان بۆیان چارەسەر کراوە لە دانانی کابینە و لە نوێژنکردنەوەی قوتابخانەکانیش و ئەمەش شتێکی دڵخۆشکەرە جگە لەوەش لە پسپۆڕی گرفتیان هەبووە گرفتی نەبوونی هەندێک لە وانەکانیان نەبوونی پسپۆر هەبووە دیارە ئەمەش بەهۆی دامەزرانی گرێبەست و ئەمانەوە چارەسەری بۆ زۆر لە بینایەکە زۆر لە قوتابخانەکان کراوە ئەمەش جێگای دەستخۆشی و جێگای خۆشحاڵیە کە گرفتەکان کەم بوونەتەوە ئەمڕۆ سەردانی بەڕێوەتی ناحیەی بنگردم کرد لەگەڵ جەنابی بەڕێوەبەری ناحیەی کاک مزەفەر سەردانی چەند قوتابخانە و گوندێکمان کرد کە کێشەیان لە نزیکە ئاگادار بین و خۆشبەختانە ئەو قوتابخانەی کە چێت کێشەیەکیانە بوو ئانی بۆم چارەسەرکردن و ئەو قوتابخانەی کە لەژێر نوێژەنکردنەوەشان لە گوندی ئاوەژێ هاتن سەردانم کردن بزان ئەو قوتابیانە شوێنیان کردێتەوە بۆ قوتابیەکان کە داوام ئەکەن خۆشبەختانەی کە خەڵکی دیەکە زۆر سوپاسیەکەین بینایەکیە بۆ دایەتی وە قوتابیەکان بۆ ئەوەی کە نوێژەنکردنەوەکان بەردەوام بێ هەرچەند قەیرانی داراییە بەڵام ئێمە کوپەردەی دوکان تا ئێستا لە نوێژەنکردنەوە کاری تەعمیرات نەوەستاین.